وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وسلم. پێشەکەی و سەرەتا شایەدی ئەدەین بەوەی کەوا هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت تەنها ذاتی مبارەکی پڕشکۆی ئەڵڵا نەبێت جەلە شەئنوهو. هەر ئەوە ڕۆزیدەری هەموو بوونەوەر، هەر ئەوە هەموو کەسەکان دروست دەکات و هەموو کەون و کائینات چی کاتێویستی لێبێ لە ناویان نەبات و ئەیان برێنێت. دەسەڵاتی ڕاها مطلق تەنها بەخوای گەورە و میرەبانەوەیە و شایەدی دەین کەوا محەممەد صلی الله عليه وسلم ڕسوول و پێغەمبەری خوایە و لە پاشان داواکانی لە رب العالمین بێسمای الحسنە و صفاتی العلا زمان پارەیەمان پێوەخشێ لە ئاستی وتن و گوتن و بیستنی هەموو قسە و گفتارێکی خێر و چاکە کە ڕەزامەندی پەروەردگاری بەدوادا بێت و زمانمان لاڵ بکات و نەتوانین لە هیچ کات و ساتێکە قسەی پێ بکەین کە قسەی بێ بۆ ڕیا و بۆ سمعە بێ لەژێر خەشم و قین و غەزەبی خوای گەورە و میرەبانە بێت. اللهم آمین. بەڵێ خۆشەویستان بەڕێزان، لە دەرز و وانەکەتان سەبارەت بە پرسیار و وەڵامەکانی عەقیدە و بیرۆباوەڕ لە کتێبی ئەعلام و سونەت المەنشوڕە گەیشتینە پرسیاری 55 کە لەو پرسیارانەیە باسی ئەسما و صفاتی خوای گەورە و میرەبانمان بۆ دەکات، ناوە هەرە جوان و صفاتە بەرزەکانی رب العالمین. بۆیە صفەتەکانی خوای گەورە و میرەبان و ناوە جوان و پیرۆزەکانی رب العالمین زۆر گرنگ و مهمە ئێمە لی حاڵی بین و لی شارەزا بین و لە پاشان بە جوانی جێبەجێکەین و ئیعتیقاد و بیرۆباوەڕمان لەسەری دابمەزێنین لەبەرەوەی کاریگەریەکی زۆری دەبێت لە ژیانی دنیا و دۆڕۆژمان. ئینسان وا لێ دەکاکەوە ئیمان و خواناسی پتەو بکات، ئینسان وای لێ دێکەوە زیاتر خۆشەویستنی خوای گەورە و میرەبان بچێتە دڵێەوە و زیاتر خوای گەورە و میرەبان بە گەورە و مەزن تەماشا کات. پرسیاری 55 دەفەرمێ على كم نوع دلالة الأسماء الحسنى. دەفەرمێت ناوەکانی خوای گەورە و میرەبان جەلە شەئنوهو دابەش دەبێ بۆ چەند بەش، بۆ چەند جۆر لە ڕووی ئەوەی کەوا بەڵگەیە لەسەر نەوع و جۆرەکان. خوای گەورە و میرەبان جەلە شەئنوهو ناوە جوان و پیرۆزەکانی دابەش دەبێ بۆ چەند جۆر لە ڕووی بەڵگە و نیشانە و دەلالەتەوە. دەفەرمێ هي على 3 أنواع. لە جوابە دابەش دەبێ بۆ 3 بەش. بەشێکیان دەلالەتیها على الذات مطابقة، هەندێک لە ناوە جوان و پیرۆزەکانی خوای گەورە و میرەبان جەلە شەئنوهو ئەوەیەکەوە دەلالەتە، بەڵگەیە، نیشانەیە، ئاماژەیە لەسەر ذات و خودی خوای گەورە و میرەبان مطابقەتەن، واتە پڕ بە پێستی خۆی پڕاوپڕ. کە ئەڵێ على ذات يعني خودی خوای گەورە و میرەبان، ذاتی رب العالمین جەلە شەئنوهو. ودلالتها على الصفات المشتقة منها تضمنا. بەڵام دەفەرمی هەندێ صفاتمان هەیە مشتەقە، واتە وەرگیراوە لەو ناوەی خوای گەورە و میرەبانەوە جەلە شەئنوهو تضمنا کەوا لە خۆی دەگرێت. ودلالتها على الصفات التي ما اشتقت منها التزاما. وجۆری سێم دەفەرمێت دەلالەتە لەسەر کۆمەڵە صفاتێکەوە مەشتقت وەرنەگیراوە بە ئەوەی کەوا ملزەم بێ بە خوای گەورە و میرەبانەوە، بەڵام هەر صفەتی خوای گەورە و میرەبان وەکو حەیات. نمونەی بێنینەوە براکانم، بۆ نمونە تەشبیه نەبێ. ولله المثل الأعلى. ئینسانێک کە بۆ نمونە شخصێک ناوی محەممەدە، ئەمان دەلالەتە لەسەر ذاتی ئەو کەس ئەم ناوە. ئەو محەممەدە چاوی هەیە، دەستی هەیە، بینینی هەیە، بیستنی هەیە، قسە ئەکا. ئەم سیفەتانەی بەردەوام تەڵەمونە بەوەوە کە ناوی محەممەدە ناوەکە مطابقی خۆیەتی. ئەم سیفەتانی ترکەوە بە خودی ذاتیەوەیەتی بەردەوام لەگەڵیایەتی، ئەمە تەضەمونە، بەردەوام دەیگرێتەوە. بەڵام هەندێک سیفەتی هەیە تەشبیه وەکو ولله المثل الأعلى التزامە، یعنی ونە ڕۆشتن، هاتن، نان خواردن، ئاو خواردنەوە، ئەمانە بەردەوام نیەتی، یعنی پەیوەست نییە بە ذاتی ئینسانەکەوە، لە غێری ذاتی ئینسانەکەیە. کاتێ بێوێ دەڕوات، کاتێ بێوێ دێت،
کاتبی و نانەخوات کاتبی و دەخەوێت ئەمانە کاتیە بەڵام سیفەتی بۆ بینینەکە بیستینەکە لە لاشەی نابێتەوە تەجبێن هەبی والله مەثل الأعلى خوای گەورە میرەبانش بەردەوام ناوی ئەڵڵایە جل شأنه و لەم ئەڵڵایە صفەتی ڕەحمان و ڕەحیم و مەلیک و قودوس ئەمانە هەندێکیان ئیلتیزام هەندێکیان تەضەمونە لەوەی کەوا خوای گەورە سەمیع خوای گەورە بیسەرە ئایا بیسەری خوای گەورە میرەبان بەردەوامیان کاتیە بەردەوامە خوای گەورە دەمینێت خوای گەورە دەستی هەیە ئەم سیفەتانە بەردەوام لەگەڵ ذاتی خوای گەورە میرەبانایە بەڵام هەندێک سیفەتی تر هەیە بەردەوام نییە خوای گەورە ویستی لێ بێ بەکاری دێنێ ویستی لێ بەکاری نانێ وەنە ژیان جاری وایە خوای گەورە خەڵکی دروست دەکا جاری وایە خەڵکی ئەمرێنێت ئەم سیفەتانی خوای گەورە میرەبان دابەش دەبێ بۆ ئەم سێ جۆرە دەفەرمیما مثال ذلك نمونەمان چیە لەسەر ئەم پرسیاریکەوە کردمان و جواماندایەوە کە جوانتر شتەکە ڕوونەکاتەوە دەفەرمێ بۆ نمونە ناوی خوای گەورە الرحمن الرحیم ڕەحمان و ڕەحیم دوو ناوی پیرۆزی خوای گەورە میرەبانە يدل على ذات المسمى وهو الله بەڵگەی لەسەر خودی ذاتی خوای گەورە میرەبان کە الله عز وجل مطابقة كمطابقة لا برامبر خوای گەورە میرەبانایە وعلى الصفة المشتق منها كأما ناوی خوای گەورە میرەبانە بەڵام ئەم صفەتە چی لە خۆ دەگرێت وهي الرحمة تضمنا صفەتی ئەو ناوە لە خۆ دەگرێتەوە ڕەحمە سوز و شفقة ميربانية برانبر بدرس كراوكاني وعلى غيرها من الصفات التي لم تشتق منها كالحياة بلام هنيك صفته لو وناقريت وكو بونمنا قدرة توانا وكو جيان أمانا بالتزامية لقل خواي قورو ميربان واتا بيوستا يعني خواي قورو ميربان خوايكا لتوانايا هيا بردوام هشتي بيويا ديكات بردوام هشتێکی بوێ دروستێکە هشتێکی بوێ دەیمرێنێت هكذا سائل أسمائه وذلك بخلاف المخلوق لفرمي آبو شوية همونا وكان خوای گەورە میرەبان هەمووی مطابقة يعني چی مطابقة خوای گەورە ناوەکەی لەگەڵ ناوەڕۆکەکە یەکەگرێتەوە بە پێچەوانی ئینسانەکان دەفەرمی بۆ نمونە لە ناو ئینسانەکانە هەیە ناوی حەکیمە حەکیم يعني عەدالەت و دادپەروەر وحكيم يعني وكسيكوا اشتكان لجي خويا دانات كسيكوا حكمتي هي داناي هي زانس وزانياري ومعرفتي هي بلا ما هو جاهل لكاتك جاهل نفهم ونزانه هي اللي زرناك هيك حكمتي وداناي كينيه هي ناوي حكم واتا دار برور واتا وكسيكوا بعد على ايش دكات بلا ما هو ظالم ناوي عبد الحكيم ناوي حكم بلا ما ظلم مسلمكات هي ناوي عزيزه مام عزيز دوای کەوتنە بەڵام فەقیرە زەلیلە داما و هیچی بەدەست نییە بەڵام خوای گەورە وانێ تەشبیه نەی والله مثل الأعلى عزیزە بەڵام لەگەڵ ناوەکە بەدەسەڵاتە بە معنەی کەلیمە خوای گەورە میرەبان جل شأنه هەموو ناوەکانی مطابقی صفاتەکانێتن اینجا لە پاشان دەفەرمێت هەیە ناوی شەریفە بەڵام بەش شەریف نییە هەیە ناوی کەریم واتە بەخشندەی بەڵام کەسێکی پیسکە و سروکە هەیە ناوی ساڵیحە بەڵام خراپەکارە هەیە ناوی سعیدە واتە خۆشبەخت بەڵام بەدبەختە هەیە هەر ناوێکی ترێ بەڵام پێچەوانەکەی دەرەچێت تاکو ئاخر ناوەکان فسبحان الله وبحمده هو كما وصف نفسه وفوق ما يصفه به خلقه خوای گەورە میرەبان جل شأنه وصفەکانی هەمووی لەسەروی وەصفی مەخلوقاتەوەیەکەوە کراوە بەڵێ کەواتە ئینسان بەس دەلالەتی مطابقەی هەیە بەس ئەو ناوەی هەیەکەوە بەرامبەر بە ذات و لاشی خۆیەتی بەڵام مەرج نییە ناوەکەی مطابقی صفاتەکەی بێت بەڵام خوای گەورە تەشبیه نەبێت ناوەکەی مطابقی صفات وەکو ئینسان نییە لە پاشان پرسیاری 57 دەفەرمێ على كم قسم دلالة الأسماء الحسنى من جهة التضمن دەفەرمێ ناوەکانی خوای گەورە میرەبان جل شأنه لە ڕووی تەضمن و وەرگرتنەوە دابەش دەبێ بۆ چەند بەش هي على 4 أقسام دابش دبي بو 4 بش كان اسم العالمي بي أوتريت واتا ناو رئيسيكي خواي گەورە میرەبانە کە ناو رئیسەکەی خوای گەورە چێ براکانم ئەڵڵایە بە هەر کەسێ ئەڵێ چێ خواتە هەموو ئەڵێ ئەڵڵا ناڵێ ڕەحمان ناڵێ ڕەحیم ناڵێ مەلیک یەخۆ لە کاتێکە مەلیکیش هەر ئەڵڵایە عەزیزش هەر ئەڵڵایە
بەڵام ناوەڕئیسەکەی خوای گەورە کە هەموو صفەتە و ناوەکانیەتی لە خۆگەتۆ چییە؟ ئەڵڵایە لجميع معاني الأسماء الحسنى كهمو صفة ناوكان واتاكان تري لخو قرتوا وهو الله كالله ولهذا تأتي الأسماء جميعها صفات لها الله همو ناوكان تردين أبنى الصفات بخواي قربو الله مثلا رحمن رحيم ملك قدوس سلام مؤمن هر ناوي كثير لنا وكان أبيت شيء صفات بو الله كقوله تعالى هو الله الخالق البارئ المصور خواي قرد فمية الله خواي گەورە بریتیە لە الله کە ناوی اللهە ئەو اللهە صفەتی چۆنە خالقە دروستکارە بارئە بەدیهێنەرە مصویرە وێنەکێشە ونحو ذلك ولم يأتي هو قط تابعا لغيره من الأسماء بەڵام الله نابێتە تابع الصفات بۆ ناوەکانی تر هاچی ناوەکانی خواي گەورە و میرەمانێ بۆ نمە ڕەحمان ڕەحیم مەلیکە قودوس سەلام تا ئەخی ناوەکانی تر ئەبنە صفەت بۆ الله بەڵام الله نابێتە صفەت بۆ ناوەکانی تر كواتا ما جوري كم بريتيا لا جوري ناوي خواي جورو ميدبان كرئيسكي الله بريتيا لعلم جوري دوم ما يتضمن صفة ذات الله عز وجل لفرمي أوي كوالا خود أجريت صفتي ذات خواي جور لخو أجريت براك عم دوش اللي يجي كانوا خواي جور هندي صفتي ذاتية هندي صفتي هي فعلية صفتي ذاتي أوي كوا لقى خودي خواي قورون ميربانايا بلام صفتي فعلي اويك بدر لذاتي خواي قورون ميربان شون صفتي ذاتي وكو تشاو وكو بينين وكو بيستن وكو دست امانه وكو بي امانه صفتي ذاتي خواي قورون ميربان هاي ببلغي قران وحديث هاتو كوا خواي قورون ميربان او صفتاني هي امانه صفتي ذاتي بلام صفتي فعلي جواز صفتي فعلي بونمنا وكو قدرت توانا اما لقل خودي خواي قرب من نبال ميلان ده صلاتي هر كاتب بيه ده صلاتك باكار دينيت اسا خوشي بنو من جوان روني دكاتوا لاساس صفتي ذات فمك اسمه تعالى السميع المتضمن السمع الواسع جميل الاصوات بنو من صفتي ذاتي خواي قرب كوشي باسمكو بيستن كهمو صوتك عند بيستيت سواء عنده سرها وعلانيتها خواي قرب من نبال بو يكسانه بتسبا بنهيني بلسر خوي بوتريا باشكرا بوتريا همو صوتكان بيستيت واسمه البصير خواي قورو ميربان بينرا كبينينيكي تواوي هي بو همو شتا بينرا وكان يكسان لا خواي قورو او شتا ورد بيه قورو بيه تاريخ بيه روناك بلا خواي قورو يكسانه اسابو نمونا اگر تشبيه نبي والله مثلو على كهرباء ببرير روناكي نمينيا من نازانم لا رسمەوە ڕەنگی چۆنە چی لەم لاوەیە چی لەم لاوەیە چی لە پێشەوەیە دەرگاکە نازانم لە کوێ بدەست بخشێنم بەڵام لای خی گەورە میرەبان تەجبینە یەکسانە ڕۆناکی هەبێ تاریکی هەبێ هەموو شتەکان بەتوانە هەیە بەسەرەوە یاخود بۆ ئسمی خی گەورە میرەبان عەلیمە زانایە بە هەموو شتەکان زانایە لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ولا أصغر من ذلك ولا أكبر سبحان الله خدا سبحانه وتعالى دفنه هشتك بأندازي مثقال ذريك توي قدي ليك بأندازي ملو للسورة كان هامي رسولي بتشوك هيا بحال نحال أبي نريت توي قنميك دانك قنميك چند ورده مثقال ذريك توي ختليك چند ورده لو أنا لخواي قورو مينبان فنهان وشاراواني أو إلا أصلان ولا الزوية هشتك بأندازي مثقال ذريك شاراوانية فنهانية ناديارنية لجد صلاة خواي قورو ميربان درناتشيا تل آسمان بيه تل زي ولا أصغر من ذلك سبحان الله أقلتوي ختليك وتشوك تجبت حق ديليك چند سنگي هي خوايكي چند عظيم مانيا خوايكي چند بتوانا مانيا خوايكي چند بقدرت مانيا كواتا خوايك أون دبتوانا بيت خواي أون دزانا بيت أون دا عليم بيه شايسي پرستن وعبارته خواناسية شايستي بكو غيريلو ملكتشي بوكين هذا فنميت خواي قورو ميربان جل شأنه ولا أكبر لو قورة تربية لو بتشوك تربية لعلم خواي قور درناتشيت لجي قدرته تواني خواي قورو ميربان قثاري نابت واسمه القدير متضمن قدرته على كل شيء إيجادا وإعداما وغير ذلك بس خواي قورة بتوانايا أم تواناي خواي قورو ميربان
بەسەر هەموو شتێکایە ئەو شتە بوونی هەبێ یاخوبوونی نەبێت ئێستا بوون ئێمە بوونمانەیە کۆمەڵە ئینسانێکی بوونمانێ خوای گەورە دەسەڵاتی هەیە بەسەر هەموومانەوە بەسەر ئێمەشەنە ئەو شاخ و داخ و بەحر و ئاگر و هەموو شتێکە هەموو ئەم کەون و کائیناتەکە بوونی هەیە خوای گەورە دەسەڵاتی بەسەرێ وای کۆ نەهاتوو دەبوون هەنە شتێ نەهاتوو دەبوون لا داهاتوو دێتە بوون خوای گەورە چ بەسەر ئەوەی کەوا بوونی هەیە ئەوەی نەبوونی هەیە علمی هەیە هو الأول والآخر والظاهر والباطن پرسیاری ئەمە لە پەساری 57 ئەمە جۆری دووەمیان بوو لە ئەوەی کەوا خوای گەورە میرەبان ناوەکانی لە ڕووی تەضەمونەوە دەبێتە چوار بەشەوە یەکەم باسمان کرد اسمی عەلەمە دووەم لە ڕووی صفەتی ذاتیەوە سێیەم ما يتضمن صفة فعل الله صفەتی فعلی خوای گەورە میرەبان باسمان کرد کە خالق خوای گەورە دروستکارە بەڵام دروستکار نابێ بڵی صفەتێکی ذاتیە خۆ نەلکاوە بە ذاتی خوای گەورە میرەبان تەشبیه نەبێ لا مثل الأعلى من سیارە لێ ئەخۆڕم توانای سیارە لێ خوڕی نمەیە بەڵام ئەبێ بڵێ ئەم سیارە لێ خوڕینە تۆ لەگەڵ تۆیە نە من ئێستا حالێن منەوە نەنووسراوە بەڵام کەی بمەوێ ئەچمە ئەو ئیشە ئەکەم سیفەتم هەیە ئەتوانم ئەو ئیشە بکەم یان ئاو دەخۆم نان دەخۆم ئەمە سیفەتێکی ذاتی نییە فعلیە کەی بمەوێ دەیکەم دەفەرمێ الرازق البارئ المصور وغير ذلك لم جوانان خوای گەورە میرەبان چوارم ما يتضمن تنزهه تعالى وتقدسه عن جميع النقائص كالقدوس السلام ئەو ناوانەیە چوارم ئەوە لە خۆ دەگرێتەوە پاکی و بێگەردی بۆ خوای گەورە میرەبان لە هەموو نەقسەکان جۆری چوارم دابش دەوێت بۆ ئەو بەشێکەوە خوای گەورە بە پاک و گەورە ڕائەگری لە هەموو نەقسەکان خوای گەورە میرەبان بۆ سەلامە قدوسە یعنی دوورە لە عیب و عارەوە خوای گەورە هیچ نەقسێکی نییە هیچ کەم و کوڕێکی نییە هەموو سیفەتەکانی پڕ لە جوانی پڕ لە تەواوێتی پرسیاری 58 و کۆتایی لەبەرەوەی ئەم چەند پرسیارە تۆزێ ئاڵۆزی و بارقورسی پێوە دیارە تاکو بتوانین لە مێشکمانە غەزنی کەین و بە جوانی لێ تێبگەین زیاتر ناڕۆین ئاخی پرسیار 58 دەفەرمێت كم أقسام الأسماء الحسنى من جهة إطلاقها على الله عز وجل ناوەکانی خوای گەورە میرەبان جل شأنه دا ئەنرێ لەسەر چەند بەش یعنی ناوەکانی خوای گەورە میرەبان دا بەش دەبێت لە ڕووی دەربڕینەوە بۆ چەند بەش دا ئەنرێت منها ما يطلق على الله مفردا ناوەکانی خوای گەورە میرەبان بەڵێن لە ڕووی بەکارهێنانەوە لە ڕووی دەربڕینەوە لەم ڕوانەوە دا بەش دەبێ بۆ دوو بەش بەشی یەکەم ئەوەی کەوا دەردەبڕێت بەکار دەێنرێت على الله مفردا بەتەنها ئەو مع غەیریه یان لەگەڵ غەیری خوای گەورە یعنی بە شێوازێکە تێدانگەێنم برا بەڕێزەکانم ناوە پیرۆزەکانی خوای گەورە میرەبان لە الله و ڕەحمان و ڕەحیم و مەلیک و قدوس و سەلام و المؤمن و المهەیمن و العەزیز و جەبار و متەکەبیر و الخالق و الباری تا کۆتایەکەی ئەم ناوە پیرۆزانی خوای گەورە میرەبان دابش دەبێت بۆ دوو بەشەوە بەشێکانەوەی کۆ بەتەنها ناوەکە بەکار دێت یاکو لە غەیری خۆیە بەڵام بەشێ لە ناوەکانی خوای گەورە میرەبانمان هەیە بەتەنها بەکار نایەت بەشی یەکەم دروستە بەتەنها بەکاری بێنیت لەگەڵ غەیری خۆشیە بەڵام بەشی دووەم لە ناوەکانی خوای گەورە میرەبان دروست نییە بەتەنها بەکاری بن ئێسادی نەسەری بۆچی ئەوەی کەوا دەفەرمێت هەندێک جار بە مفردی و تاکی بەتەنها خۆی بەکاری دێن یاخو لەگەڵ غەیری خۆیە هو ما تضمن صفة الكمال بأي إطلاق كالحي القيوم الأحد الصمد ونحو ذلك صفة تواوكان رهاكان إخوائي قورو ميلبانا كهيتش آلوزيك بو ميشكي برامبه دروزناك وكو جيان وكو دصالات وكو تاكو تناي إخوائي قورو بينيازي إخوائي قورو وغير أمناوانش بلان ومنها جوري دوم هند نومان هيا ما لا يطلق على الله إلا مع مقابله ئەم ناوانەی خوای گەورە بەکار نایە ئیلا بێ لە بەرامبەرە مقابلەکەی بۆ دابنیت چۆن وهو ما إذا أفرد أوهم نقصا كالضار النافع ئەڵێ ناوێکە کە بەکاری دێنی ئەگە بەتەنها بێ وا گومان بۆ بەرامبەر دروستەکە وا گومان بۆ گوێبیست دروستەکەکەوە ئەم ناوە نەقسە بۆ خوای گەورە میرە بۆ نمونە صفەتی الضار الضار ئەو خوایەکەوە زیانی بەدەستە ئێکە ئەڵی زیان ئەڵێ ئەمە نەقسە بۆ خوای گەورە وا گومانت بۆ دروستە بێت کەوا ئەمە سیفەتێکە
لا يغني بخواي قور ميربان بلام كوت الضار النافع خواي قور أو خواي كوا هم زيانة بخشي هم سودج بخشي هلا برانبر ده يعني لبرانبر نفع بكارديت لمقابل كيده يعني الخافض الرافع ناتنا خوشي خواي بلي خواي قور خافض لا خواي قور خافض ورافع هنكس سر شور دكا هنكس سر برزكا ناي بلي خواي قور بس خلقي سر شوركات لا او صفات بتينا بكرنا نيبو خواي قور كم الكسانه سر شوركا وكم الكسانه سر برزكا بمقابل خوها لصورتي واقع ده فهمتي خافضة الرافعة خواي قور صفتي وهاي بهوكاري ام قران وكم الكسانه سر برزكا وكم الكسانه سر شوركات او اني كودس اقرم القران بيروزوا او انا رافعا او انا برز وابن او انا خواي قول سر برز الدنيا وقيامتي انا بلواني كو بشتكن للقران فيروز دين داري جيب جناكن ملوريه كانوا ملحده بنو كافر بيدين بن او خواي قول الميدان ذليل الدنيا وقيامتي انا كات يعني المعطي المانع خواي قول بخشره ومانع شديغريتوا المعز المذل خواي قول الميدان كسك خلقي بدا صلاه كات وخلقيش بدا صلاه دكات وهاوشوي امانه بون منك عند صفتي كيد خواي قول صفتي فعلي هي دروزني بلي خواي قول صفتي فعلي هي بتينا والله شيء ابن عثيمين فانه خواي قول صفتي فعلي والله لمقابله واذ يمكر بك الذين كفروا ليثبتوك او يقتلوك او يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين خواي قول باسي صفتي فعلك على فعل قريش كاتيكوا بلان ينقرا هاتن فيل بكن لو يكوات يغمري خوا صلى الله عليه وسلم لشاري مكة شار بدر بكن يعني سجني بكن يعني بيكوجن خواي قول لبرانبري اوان فيلي بكارينا بيلان جيراني اوان لمقابلي او يا خواي قول بيلان جيرت لبرانبري كيدي اوان واكيد كيده كافران فيل جيران وخواي قولوا ميدبان لبرانبري فيلك اوان ابو يكو فيلك يعني بقش خويا انا بدا فيلك هروش ندو فيلان لياكات ابو شوازه إيوادارم رون بيت لباشا نفرمي فلا يجوز إطلاق الضار ولا الخافض ولا المعني المذل كله على انفراد على دروزني وتنابل إخوة يقول الضارة زيان ذرة إخوة يقول خافضة كوا خلقيسة شوركات مانعة وتار يقرأ قرت نوي رزق روزي لخلقي المذل خلقيسة شوركة بتنا بكار نايت أبي لقى صفتي مقابلة بكاري بيانيت ولم يطلق قط شيء منها في الوحي كذلك لا في الكتاب ولا في السنة اليوم أمنا وناقا سيري قرآني بيروزاكي سيري سنتي كغنبري خواكي صلى الله عليه وسلم باتنا بكار نهاتوا بون من أخوة يقول صفتي منتقيم هي طول صدنوا لم يطلق في القرآن إلا مع متعلقه خواهي يقول باتنا بكارينينا إلا لقلويك هو بستيكي وإلا قبعتك إنا من المجرمين منتقيمون خواهي يقول طول صندا بلان طول صندا شيء من المجرمين لتاوان باران نقول نحباران طول صندا خواهي من طول صندن بتينا إنا من المجرمين برامبر شيء مجرمان وكافر بلان خواهي يقول خو برامبر هم كسر طول صنية يعني أو كسر شايستيك وخواهي يقول ويلا قلاب كات أو بإضافة إلى الصفة المشتق منها كقوله تعالى والله عزيز ذو انتقام يعني تعالى صفة اللي كتير إضافة أكريا خواهي يقولون ميربان بخواهي كده صلاة داري طول صندا هذا والله أعلم وأقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفرون الغفور الرحيم بارك الله فيكم. أما بيجنياري كراوة ضليت ما موسى ترجعي خلق بك بو بەشداری کردن لە پرۆژەکان ئەو پرۆژانی کەوا ئەکرێتەوە لە بەتایبەتی مەبەستی ئەکادیمیەکانە یاخود هەر پرۆژەیەکەوە غیری ئەکادیمیاش بەڵام دوور بێ لە فکری حیزبایەتی لەسەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێبینێکی جوانە پێشنیارێکی باشە کە ئێمە پێویستە خۆمان ماڵ و منداڵمان کەس و کارمان هەموو خەڵکی ئاگادارکەینەوە لەوەی کەوە بەشداری ئەو پرۆژە خێرەتیانە بکەین لەبەرەوەی لە پرۆژانەیە ئێمە قورئانی پیرۆسفێرە بین کەوا مایەی شەرەف و ڕێزی دنیا و قیامەتمانە تا لە دنیای بەختەوەرە بین و لە قیامەتە شەفاعەتمان بۆ دەکا و
و برا بەڕێزەکانم خۆتان تواناتان نییە ئەوە بە منداڵەکانتان بنێرن بۆ ئەو دەورانە بۆ ئەو پرۆژە پڕ لە خێرانە لەبەرەوەی واللهی هەرچی مناڵ هەیە لە قیامەتە لە دەستان ڕادەکات ئیلا یەک زۆر مناڵ نەبێت ئەو منداڵێکەوە فێری قورئان بووە دێ دەستی دایک و باوکی ئەگرێت تاکو و تاجی شەڕەف و ڕێز ئەکرێتە سەری بۆیە شتێکی زۆر گەورەیە و یاخود لەو پرۆژە خێرانە ئاداب فێرە بیت لە ئادابەکان بە جوانی ئادابەکانی نان خواردن ئادابەکانی خەوتن ئادابەکانی سەردانیکردنی میوان ڕۆشن بۆ مزگەوت و دەرچوون لە مزگەوت ئادابەکانی ماڵەوە و هەموو ئادابەکانی تێ ڕێزگرتن لە گەورە و بچوو و ڕەحمکردن بە بچووکەکان ئەم ئادابە جوانانە ئەبێتە مای ئەوەی کە کۆمەڵگایەکی سەلامەتمان هەبێت و کۆمەڵگایەکی تەندروستمان هەبێ کەسانێکەوە دروست دەکە ئەم کەسانە بە شێوازێکی ڕێک و پێک هەڵسوکەوت دەکەن و کۆمەلگالی ئەحەسێتەوە برا بەڕێزەکانم شەرنی هەموو منداڵەکان بێتە دکتۆر منداڵی هەمووان بێتە ئەندازیار مهم ئەوەیەکەوە منداڵەکانی هەمووان لەسەر ئەخلاق و ڕەوشتێکی جوان و ڕێک و پێک بێنن و دروست بکرێن لەسەر ئەخلاق و ڕەوشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر ئەو منداڵی تۆ کەسێکی کە نافزەشتیە بەڵام بە ئەخلاق و ڕەوش بوو ئیشەکەی بە جوانی کرد خزمەت کۆمەلگایە ئەگەر کەسێ فیتەر بوو بە جوانی خزمەتی ئیشەکەی کرد و لەگەر دینە یەکی گرتەوە خزمەت بە کۆمەلگایە دکتۆرێکە مهندیسێکە مامۆستایەکی ئاینیە مامۆستایەکی مەکتەبە قوتابخانەیەکە مدیرێکە هەر کەسێ لە هەر پۆست و مەقامێکە مهم ئەوەیە بە جوانی لەگەڵ دینەکەیدا هەڵکات بە جوانی ڕێز لە ئاینەکەی بگرێ بە ڕەوشت و ئەخلاقێکی جوانەوە هەڵبکە ئەو کاتە ئیسیفادەی دنیا و قیامەتی دەبێ بۆیە وەسیەتم بۆ نەفسی خۆم بۆی بەڕێز و ئازیز پێشنیارمان ئەوەیەکەوە بە هەوڵ و تینێکی زۆرەوە بەشداری ئەو دەورانە بکەین لەو پرۆژە خێرانە تاکو ئێمەش بتوان ئیسفادەیەکی زۆر بکەین و دەستخۆشی لەو کەسانە بکەینکەوە ئەو پرۆژانە جێبەجێ ئەکەن و ئەبنەوە هۆکار بۆی کەوە ئەو پرۆژانە بکرێتەوە جێبەجێ بکرێن و دەستخۆشی لە هەموو قوتابی بەڕێزەکانەکەین و داواکانی لەو قوتابیانە و ئەوانی کەوە بەشداریان نەکردووە بۆ پرۆژەکانی تر کە ئینشاءالله وتعالى ئەکرێنەوە بە گوڕوتینێکی زۆر گەورە و مەزنەوە بەشداری بکەن بۆ دەورێکی ئینگلیزی ئەکرێتەوە دەورێکی بیکاری زمانێکی عەرەبیکەوە بۆ دنیایە یەکسەر هەڵپە دەکەی بەڵام بۆ دینەکە بۆ هەڵپە ناکەیت بۆیە ڕەحمەتی خواتان لەبێ بە هەوڵدەین دینەکەمان ساغ و سەلامەت کەین وی پارێزین لە فیتنە و ئاشوب هذا والله أعلم بارك الله فيكم